ئەمڕۆ زیاتر توانی زیاتر گفتوگۆ لەسەر ئەم شێوازی نووسینی مێژوویە بکەین و بە شێوازی لە شێوازەکان چی بۆ کراوە خەوڵەکان زیاتر چڕ بۆ تۆ لەگەڵ کۆمەڵی بابەتی تریش کە میوانێکی خۆشەویست کە ئێستا بە شێوازێکی ڕاستەوخۆ لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمانە ئەوی زۆر بەڕێز محەممەد حەمەسعید بەڕێوبەری مۆنۆمنتی شەهیدانی هەڵەبجەیە. کاک محەممەد سڵاو لێبێت بەیانیت باش ئەگەر گوێبیستی ئێمە بی پێمان خۆشە ئەمڕۆ ئاماژەیەک بی بەوەی کە چی کارێک کراوە لەسەر نووسینی مێژووی زارەکی و ئەم نووسینە چ پەیامێکی لە پشتەوەیە و بێتە بەشێکی گرنگ بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان. بەڵێ بەیانی ئێوە باش، زۆر سپاس. بەیانی ڕۆژێکی نوێی کورساتی خۆشەویست باش لە 38مین ساڵاتی هیمێوارانکردنی شاری هەڵەبجە سەری ڕێز نەوی دەکەم لە ئاست قوربانیدانی 5,000 شەهیدی بێتاوانی ئەم شارە خۆشەویستدا. سڵاو دەنێرم بۆ خانەوادی سەربەرزی شەهیدان، سوپاس بۆ تەوەرەکەتان و سوپاس بۆ میوانداریەکەتان. دیارە مۆنۆمنتی شەهیدانی هیوادارکردنی شاری هەڵەبجە لە ڕۆژی دروستبوونیەوە کە ئەم مۆنۆمنتە کراوەتەوە بۆ ڕێی میوانەکانە سەرەتا باز لەوە بکەین کە بیرۆکەی دروستکردنی مۆنۆمنتی شەهیدانی هیوادارکردنی شاری هەڵەبجە بیرۆکەی خواری خۆش و جەنابی میرام جەلال بۆ ڕۆح شاد بێ بۆ زیندوی هێشتنەوەی کۆی تاوانکاریەکانی دژ بەگەلی کورد وا باش بووە کە یادگەیەک بۆ ئەم بابەتە دروستکرێ. خۆشبەختانە لە 15 ساڵی 2023 مۆنۆمنتی هەڵەبجە کراوەتەوە بۆ ڕێی میوانەکانە لەو ڕۆژەوە ئەم مۆنۆمنتە بۆتە ناوەندێکی گرنگی ڕامیاری گەشتیاری هەر کەسێک بێوێ سەردانی ئەم شارە بکە ئەگەر مۆنۆمنتی هەڵەبجێ بەسەر نەکردبێتەوە بە جۆرە جۆرەکان هەستەکە گەشتەکەی تاو نەکراوە. و یەکی لە کارەسەرێکیەکانی مۆنۆمنتی شەهیدانی هیوادارکردنی هەڵەبجە چ لە ڕابردوو چ لەوە کەسێش کە کار دەکەین دۆکمنتکردنی سەرجەم ئەو بەڵگە و دۆکمنتانەی کە لە ڕابردووش بەم شارە بەکارهاتوون بە نمونە چ کەرەستەی سەربازی بێ یاخود ئەو دۆکمنتە سەربازی و نهێنیانی کە بە نووسراون لەناو مۆنۆمنتی هەڵەبجە باخی تایبەتمان پێداون و کۆمەڵە دۆکمنتی زۆرمان کۆکردێتەوە. و یەکی لە کارەکانی دیکەی مۆنۆمنتی هەڵەبجە ڕاستیە نووسینەوەی کتێب و وەرگرتنی یاداشتی زارێکی شاید حاڵی زیندوەکانی کەیسی هیوادارکردنی شاری هەڵەبجەن کە ئەو کەسانێک کە بە چاوی خۆیان مەرگەساتی هیوادارکردنی هەڵەبجەیان بینیوە یاخود کە سوکاریان بەداخۆ لە هیوادارکردنی شاری هەڵەبجە لە دەستداوە. ئێمە یەکی لە جوودەکانمان لە مۆنۆمنتی هەڵەبجە ئەم کارەیە لە ڕابردوو توانیمانە چەندین ژمارە کتێبی جیاواز بە ناونیشانی جیاواز لەسەر کۆی شاید حاڵە زیندوەکانی کەیسی هیوادارکردنی شاری هەڵەبجە بە چاپ بگەێنین و بڵاوی بکەینەوە بە هەدەش بدرێ بەو لایەن و کەسایەتانی کە سەردانی مۆنۆمنتی هەڵەبجە دەکەن و هەندێکیشان تەرجەمە کراون بە زمانە بیانیەکان بۆەوەی زیاتر ئێمە کەیسەکە لە ڕووی جیهانی و بناسێنرێت هەرتەنها زمانی کوردی نەبێت. بەیاخیش تایبەتمان پێداوە بە سوپاسەوە بۆ دەستگای میدیای کورساتی خۆشەویست لە چەند ساڵی ڕابردوو زیاد لە 100 شایەت حاڵی دوان لەناو مۆنۆمنتی هەڵەبجە و دوایی ئەم دۆکمنتانە دراونەوە بە مۆنۆمنتی هەڵەبجە لەلایەنێکی لە فەرمانبەرەکانی مۆنۆمنتی هەڵەبجە و کاک عومەر عەبدول کە یەکێک لە نووسەرەکانی بواری جنۆساید کتێبەکە لە ئێستا لە تەبعایە کە زیاد لە ئەتوانم بڵێم 150 کەس لە شایەت حاڵانی کەیسی هیوادارکردنی شاری هەڵەبجە لەم کتێبە جێگەی کراوەتەوە و چەند بەرهەمێکی دیکەمان ئامادەیە وەکو مۆنۆمنتی هەڵەبجە کە ئەوەی کاری لەسەر بکەین چاپ بکرێ. نووسینەوەی زارەکی یەکێکە لە بابەتە گرنگەکان لە شاری هەڵەبجە و لە هەموو ئەو شوێنانەی کە تاوانکاری دژی ئەنجام دراوە گرنگە بەیاخی تایبەتی پێ بدرێت. بەداخەوە تاوەکو ئێستا کە من باز دەکەم ڕەنگە هەوڵەکان هەوڵێکی زۆر ئەکادیمیانە نەبن، هەوڵێکی زۆر چۆن بڵێ دامەزراوەی نەبن، هەوڵەکان زیاتر هەوڵی تاکە کەسین بە سوپاسەوە بۆ هەموو ئەو نووسرانی بواری جنۆساید کە ئەم خەمەیان گرتە سەر شانی خۆیان و ئەم بابەتانیان دۆکۆمنت کردووە کە ئێستا کتێبخانەی کوردی تا ڕادەیەک دەوڵەمەندە لە ڕووی مێژووی زارێکی شایەت حاڵەکانەوە بەڵام ئەتوانم بڵێم تەنها بەشێکی کاری لەسەرکراوە بەشێکی زۆر گەورەی ماوە کە کاری لەسەر بکرێ. بۆیە گرنگە ئەمە ناوەندێکی تایبەت هەبێ ئێمە لە مۆنۆمنتی هەڵەبجە ڕەنگە بتوانین تەبەنی ئەم بابەتە بکەین بەڵام تەبەنیکردنی ئەم بابەتە پێویستی بە بودجەیەکی تایبەت دەبێ لە ڕێی وەزارەتمان وەزارەتی کاروباری شەهیدانە بۆی تەرخام کرێ کە بەداخۆ تاوەکو ئێستا ئەم بودجەیە بە شێوەیەکی ملائیم بەردەست نییە بۆ بابەتانی کە ئێمە کاری لەسەر بکەین چونکە ئێمە بە حکمی کارەکەمان لێرە کار دەکەین ڕۆژانە و ساڵانە چەندین و سەرسەردانی ئێمە دەکەن کە لە بواری جنۆسایددا کار دەکەن کە کتێبیان هەیە و پێویستیان بە سپۆنسەر لە ڕاستیە
ڕەنگە ئێمەش نەتوانین زۆر بەدەم داواکاریەکانمان بین چونکە کوتم ئەگەر بودجەیەکی مەفتوح و تایبەت بەم بوارە نەبێ ڕەنگە ئێمەش نەتوانین تەبەنی ئەو بابەتانە بکەین بۆیە گرنگە ئەمە بایەخی تایبەتی پێ بدرێ بە جۆرە جۆرەکان بایەخی پێ بدرێ کە ڕەفەی هەموو ماڵێکمان تاقچی هەموو ماڵێکمان کتێبخانەی هەموو ماڵێکمان لە ڕاستیە بێبەش نەبێ لە نووسینەوەی زارێکی شاد حاڵەکانی کەیسی چێوارانکردن و کەیسی ئەنفال کە ئەمە بۆنەوەی دوای ئەنفال و چێوەباران کە ئێمە و منداڵەکانمان گرنگە کە بزانین لە ڕابردوو چی کراوە لە ڕابردوو تاوانە بەرامبەر بەم گەلە و بەم شارە و بە هەڵەبجە و بە گرمیان کراوە تاوانبارە تاوانکاریەک بەرامبەر بە کورد بەگشتی کراوە چونکە لە ڕاستیانەوەی تازای ئەم وڵاتە کە پێدەگا هیچ تاوانێکیان لە ئەستۆنی ئەگەر ئێمە ئینترۆ نەتوانین مێژووی 20 ساڵی ڕابردوو 30 ساڵی ڕابردوومان بنووسینەوە تەقدیمی ئەوانی بکەین بۆیە گرنگە بایەخی تایبەت بەم بابەتە بدرێت. زۆر باش کاک محەممەد بەڕێزت باست کرد کە هەتاکو ئێستا هەوڵدان داوە هەر لە درێژەی دۆکۆمنتکردنی ئەو مێژووە هەندێک لە بەڵگەنامەکانتان کۆ کردووەتەوە بەڵام لەوانەیە هەندێکی دیکە هێشتا پێویستی بەوە بێت کاری لەسەر بکرێت یان کۆ بکرێتەوە. تاکو ئێستا ئایا بۆ نمونە بۆ زیادکردنی ئەم ئەرشیڤەی خۆتان هەوڵی بەردەوامتان هەیە و هەروەها بۆ نمونە لە چ سەرچاوەگەلێکەوە ئێوە ئەتوانن هەندێک بەڵگەی جێ متمانەی دیکە بدۆزنەوە؟ بەڵێ لە ڕاستە ئێمە بە حکمی کارێکمان کە لێرە کار دەکەین ڕۆژانە خەڵکانە سەردانی ئێمە دەکا ڕەنگە ئەم خەڵکانە سەرچاوی ئەوە بن کە دۆکمنتی چیانەلایە تەنها نمونەیەک بۆ بێنمەوە لە 4 ڕۆژی ڕابردوو ڕۆژنامە نووسێکی فەڕەنسی لە ڕۆژنامە لۆمۆندی فەڕەنسی سەردانی مۆنومنتی هەڵەبجەی کرد لێرە مقابلەیەکی لەگەڵ من کرد لە میانەی قسەکردمانم بۆم دەرکەوت کە ئەو هەندێک قسەی درکان کە گوایە لەوە چی ئەرشیفیان هەبێت لە لۆمۆندی فەڕەنسی لە ڕۆژنامە لۆمۆندی فەڕەنسی من داوام لێ کرد کە لە ڕابردوو ئەگەر ئێوە لە 16 1970 ڕۆژنامەکەتان شتێکتان چاپ کردو لەسەر چێوەبارانی هەڵەبجە بە دۆکمنت بۆ ئەمێ بگەڕێنەوە بەڵێنی داوتی بەڵێ بەتاکی شتمان هەیەوەم شتیش دەزانم کە گەڕێمەوە بۆ فەڕەنسا من ئەو بەڵگانەکەوە دەکەم و دەینێرم بۆ ئێوە ئێمە چەندین خەڵکمان دواندۆ لەو بابەتانە واتە کوردەواری ئەڵێ وێڵین بە دوای سەرچاوەکانە سەرچاوەکانیش ئاوا بۆ شێوێ دەستەکەون لە ڕاستیە و کەم تەرخەم نەبووین لەوەی کە بگەڕێن بە دوای ئەم سەرچاوانە بەڵام ئاسانیش نادۆزرێنەوە بۆیە لە ڕێی ماچی بەڕێستانەوە تکاو داوامان لە هەر کەسێک هەیە چ کورد بێت چ ئەجنەبی بێت یاخود ئەوەی دەنگی ئێمە دەبیستێ هەر دۆکمنتێکی لایە تایبەت بە کەیسی چێوارانکردنی هەڵەبجە کەیسی ئەنفال هەر کەیسێک کە دژ بەم گەلە ئەنجام دراوە ئێمە سوپاسی دەکەین ئەگەر بیبەخشێتە مۆنومنتی هەڵەبجە یاخود ئێمە لێ ئاگدارکە ئێمە بتشینە خزمەتی و دۆکمنتەکانی لێوەرگرین بۆ مۆنومنتی هەڵەبجە و ئەمانە لە مۆنومنتی هەڵەبجە بایەخی تایبەتی پێدراوە بەدەر لەو دۆکمنتانە ئێمە بەشێکمان هەیە کە پێی دەڵێن بەشی با بڵێن مۆنومنتی جەنگ کە کۆمەڵێ فڕۆکە و با بڵێن تانگ و تۆپ و ئەو بابەتایان تێدا ئەرشیف کراوە کە ئەمانە ئەو کەرەستە سەربازیانە بوون کە دژ بەم هەوڵاتنی ئەم شارە بەکاراتون کە ئێستا لە مۆنومنتی هەڵەبجە بایەخی پێدراوە و ئەرشیف کراوە بووەتە یادگاریی ئێستا خۆش بۆ منداڵانی دوای ئەنفال و چێوەباران کە بە قاچەکانی خۆیان دەچنە سەر تانگ و تۆپ و تەیارەکان و وێنەی یادگاری خۆیان لەگەڵا دەگرن لە کاتێک ئەم کەرەستانە هۆکاری تێکدان و شەیدبوونی هاوڵاتانی ئەم شار و کوردستان بەگشتی بوون بۆیە ئێمە بایەخمان بە بابەتە داوە و بە بەردەوامیشین لەسەر ئەوەی کە مۆنومنتەکەمان چەندە دەوڵەمەندە زیاتر دەوڵەمەندی بکەین و هەر بەڵگەیەک لە هەر شوێنێشێک بەرین بە تاکید ئێمە بەدەوازچوونی بۆ دەکەین. باشە کاک محەممەد جا هەر لە درێژەی پرسیارەکەم هەندێک توێژەر هەن هەندێک نووسەر لەسەر ئاستی جیهانەوەتە کەسانێکی بیانی بۆ نمونە هەر خاتونێکی توێژەری هۆڵەندی هەیە هەر لەسەر ئەو تاوانانی سەدام ئەنجامی داوە بە تایبەت کیمیابارانی هەڵەبجە و ئەنفالی کوردان هاتە توێژینەوەی کردوواتە ئەمە بەردەستە لانەیە تەنیا وەرگێڕانێکی پێویست بێت یان بۆ نمونە ئەو بە زمانی هۆڵەندی نووسیەتی پێویستەکە بۆ نمونە ئێمەی کوردان بکەین بە زمانی عەرەبی بکەین بە ئینگلیزی بۆ نمونە لە لای ئێوە هەوڵی لەم چەشنەش هەیە؟ بە تاکید لە لای ئێمە هەر کەسێ بۆ نمونە ئەگەر قوتابیەک بە نمونە بینەوە بێت بیۆ تێژینەوەی لەسەر هەڵەبجە بکە یەکی لە مەرجەکانمان ئەوەی لە دواترا توێژینەوەکەی یەکەم نسخەی پێشکەشی مۆنومنتی هەڵەبجە بکە و دەگەڕێن بە دوای ئەو سەرچاوانەی کە بیانین ئێمە بیانینەوە مۆنومنتی هەڵەبجە و توێژینەوە کە کراوە لەسەر کۆی تاوانکاریەکانی ڕژەیم بەعز کە ئێمە یەکەم مۆنومنتی هەڵەبجەی پێدەوڵەمەکەی دوایی بتوانین تەرجەمەی بکەین بەڵام دەگەڕێمەوە سەر قسەی سەرەتام کە نووسینەوە و تەرجەمەکردنی ئەم بابەتان لە ڕاستیە بودجەیەکی تایبەتی دەوێت کە لە مۆنومنتی هەڵەبجە لە ڕاستیە ئەمە بەردەست نییە بۆیە دەبێت وەزارەتەکەمان وەزارەتی کاروباری شەیدان و حکوومەت هەرێمی کوردستان بودجەیەکی تایبەتی لەم بوارە هەبێ لە مۆنومنتی هەڵەبجە تەخسیس کرێ بۆ ئەو بابەتە
کە ئێمە ساڵانە بتوانین وە دەشتوانین لە ڕاستیە ئەگەر بودجێک بەردەست بێت لە ڕاستە دەتوانین هەموو ساڵێ لە دەبەر هەم کەمتر لەسەر کەیسی ئەنفال و چواباران با بڵێن بخێنە بەرچاوی بینێران و خۆشەویستانی ئەو بوارە. باشە. کاک محەممەد لەگەڵەوەی کە ئێستا لەگەڵ جەنابەت گفتوگۆکەین هاوکارانم هەندێک لەو دیمەنانە کە لەو کاتەیە تۆمار کراوە بۆ ئێمە گوازنەوە بەڵام هەر لەو دیمەنانەوە ئێستا ئەتوانین پرسیارێ بکەین ئایا ئەمانە بەشێکن لەو دوکۆمنتانە چۆن ئێوە کاری لەسەرەکەن لە مۆنۆمنتەکە کە جارێکی تر ئەم دوکۆمنتانە لە شوێنی پارێزراوە بن یاخود ئێستا بینیت چەندین ڕێگای تازە هەیە بۆ نوێبوونەوەی ئەم دۆکۆمنتانە بۆی کە لە ناو نەچێت ئەمانە هەمووی بچێتە بەشێکی گرنگی ئەرشیفۆ بە کاسێتێکەیە نەخێر تۆمار بکرێت و سیف بکرێت و پەخش بکرێت لە کۆمەڵی بابەتی ترا بۆی کە لە ناو نەچێت ئەمە بەشێکی گرنگە کە لە ناوخۆی خۆمان بەشێکی ترمان هەیە کە یەکێ لە وڵاتانەی کە لێمان نزیک بوو لە کاتی ئەو بردومانەیە وڵاتی ئێران بوو هەندێک لە هونەرمەندە فۆتۆگرافەکەرانی هاتنە ناو هەڵەبجەوە هەندی ئەرشیفی زۆری هەڵەبجیان لایە ئێوە هەوڵتان نەیەوە جارێکی تر ئەو کەسانە بدۆزنەوە کە هەندێکی هاتۆتەوە بۆ هەڵەبجە بەڵام لۆنەوەی بەشێکی زۆر گرنگی مابێ کامە پێویست بێ بۆ مۆنومنتەکەی هەڵەبجە جارێکی تر لەوێ پارێزراو بێ کار لەسەرم بابەتەکان پەیوەندی دروستکەن لینک دروستکەن تاوەکو ئەو بەشە وێنانەی تریش بگەڕێتەوە چکە بۆ مۆنومنتەکە گرنگە و جارێکی تریش ئەبێتە ئەرشیفێک بۆ مۆنومنتەکە. بڵێ لە ڕاستە ئێمە وەک مۆنومنتی هەڵەبجە پەیماننامەی دەستە خوشتیمان لەگەڵ مۆزەخانەی ئاشتی تارانە هەیە و بەردەوام بووین لە هەمانگی و کاری پێکەوەی لە ڕاستیە چەندین جاریش ئەوان هاتوونی ئێمە چون سەردانی وڵاتی ئێرانمان کردو بۆ ئەوەی هەم ڕایەک بگۆڕێنەوە هەم بەشداری ماتەمینەکان یەکدی بکەین و هەم لە کۆمەڵی بابەتی وەکو جەنابتان فەرمووتان کە ئێمە کاری لەسەر بکەین بەتاکید ئێمە مادەم مۆنومنتین وەکو مۆزەخانەیە کار دەکەین دەبێ لەگەڵ تازەگەرەکانی شابڕۆین دەبێ خەمی پاراستنی دۆکمنتەکانمان هەبێ چونکە ئەو دۆکمنتانە لێرن هەمویان نوسخەی ئۆریجیناڵ و نوسخەی ئەستین دەبێت لە ڕاستیە بە جۆرە جۆرەکان بپارێزرن کە دوور بن لە فلاشی و بابەتی کامێرا و لە کەشێکی تایبەتە جێگەیان بکرێتەوە کە بۆ دوورمەوەدا بپارێزن لە ڕاستیە کە ڕەنگە لە ئێستا من بەداخەوە دەڵێم لە مۆنومنتی هەڵەبجە ڕەنگە نەمانتوانی بێ دقیق لەسەر ئەو بابەتە حەقی خۆی پێ بدەین بەڵام کارمان لەسەر کردووە بەڵام بەداخەوە وەزع ناوچەیەش هاتووتە پێشەوە ڕەنگە ئێستا ئێمەش لەگەڵ وڵاتی ئێرانە تا وەزع ئاسایی بێتەوە نەتوانین هیچ جموجوڵێک و هیچ بابەتێک و هیچ پەیوەندێکی ئەنجام بدەین بەڵام بەتەئکید خەممان خواردووە لەوەی کە دۆکمنتەکانمان لە ناو نەچن ئێمە خەریکی دروستکردنی وبسایتێکین کە ئەوە گەشتوتە قۆناغی کۆتایی لەم وبسایتەدا هەموو بابەتەکانمان ئینشاڵڵا بە دیجیتاڵی دەکەین بۆی کە ئەگەر خوا نەخواسا کەلوپەلێکیش دوورمەودا تووشی فەوتان بێ ئێمە بە دیجیتاڵ نوسخەی ئەسلیمانە لا بوو بیهێڵنەوە لە داهاتە کۆپی بکەینەوە واتە مۆنومنتەکە ئەگەر لە واقعەتە لە پێشچاوی خەڵکە بێ لە دیجیتاڵیشا لە پێشچاوی بینەرێکی دوور هەبێ و بۆ خۆشمان ئەرشیفی بکەین و بمێنێتەوە بۆ ئەوی لە داهاتوو کۆپی ئەم بابەتانە بکەین و هەر کاتی پێویستمان بێ ئێمە بێنوسخە نەبین و لە ڕووی مانەوە دەوڵەمەندی مۆنومنتەکەمان دەوڵەمەندی لە ڕوو. جاکاک محەممەد لانێ زۆرێکی ئەو بابەتانی کە من و سەرکۆ لەگەڵ بەڕێزت باسی لەکەین پەیوەست بێت بە بابەتی بووجەوە کە وای کردبێت دەستی ئێوە زۆر ئاوەڵانە بێ بەڵام لە پاڵ هەموو ئەم باڵێن کەم و کوڕیانەیە ئێوە هەر هەوڵەکانتان بەردەوامی هەیە هەر بۆیە ئێمە ئەمانەت زیاتر تش بخینە سەر هەوڵەکانی ئێوەوە ئەوەی کە چی کراوە سەرباری کێشەکان و نەبوونیەکان یەکێک لەو بابەتانەی کە زۆر بەلای منەوە گرنگە ئەوەیە کە مامەڵەکردن لەگەڵ بابەتێکی هەستیاری لەم چەشنە پێویستی بە پسپۆڕیەکی تایبەت هەیە لە جیهان ئازانین بابەتی مۆنۆمنت بیناسازی تایبەت بە مۆنۆمنت بابەتی ئەرشیڤکردنی تاوانەکان هەموو ئەمانە پسپۆڕیەکی خۆی ئەوێ تا چەند هەڵ دراوە ئەم پسپۆڕیە لە لای ئێمە بە شێوازە دروستەکەی بێت تا چەند هەڵ دراوە زەو ئستافانی لەم بابەتە کارەکەن خاوەنی ئەم پسپۆڕیە بنیان ئەم پسپۆڕیە وەربگرن. بەڵێ سپاس بۆ پرسیارەکەت پرسیارێکی گرنگە بەتەئکید لەناو هەموو مۆزەخانەیەکا گرنگە لە چەند بوارێکە خەڵکی تایبەت و مختص بەخۆی هەبێ بۆ نمونە ئەگەر لەسەر کەیسی جنۆسایت قسە بکەین ئەبێ ئێمە ئەو خەڵکانە لە مۆنومنتەکە کار بکەن کە شارەزایی کەیسەکەیان هەبێ و نووسەر بن لەو بابەتە کە ئەمە بۆ خۆی کار ئاسانی هەم بۆ ئێمە هەمیش حەقی تەواو دەدا بەو بابەتی کە ئیشی لەسەر دەکا بۆ بابەتەکانی دیکە چ پەیکەرسازیە چ بیناسازیە لە ڕاستیە گرنگە خەڵکی مختص و ئەندازایی تایبەت لە مۆنومنتەکانە هەبن لەو شوێنانە هەبن بۆ ئەوەی
چۆن بڵی دەستی ناوخۆی خۆی ناوخۆی ئیش بکات و بە جوانی سترکچەری بیناکە بە ڕێک و پێچی هەموو بابەتەکانی خۆی بەڕێوەبەرێ بەداخۆ ئێمە لە مۆنومنتی هەڵەبجە یەکێک لەو بابەتانی کە بۆتە کێشەبوومان بابەتی هەم خانشینیە هەم تعین نەکردنی خەڵکە بۆ ئێمە ڕاستە ئێمە یەکی لە گرفتە سەرەکیمان ئەوەیە کە لە بابەتی زمانەوانی بەشێکی پێویست هەمان لە بواری متەرجمیی بۆ زمانەکانی فەڕەنسی یاخود ئینگلیزی یاخود فارسی بەڵام لە ڕاستیا بەشی پێویست نییە بۆیە گرنگە حکوومەت هێرمی کوردستانیش لەم ڕۆ ئەوڕێکی جدی لە مۆنومنتی هەڵەبجە بداتەوە کە بەدەل لە ڕێنمایەکانی دامەزراندن لە فەرمانبەرانی حکوومەت هێرمی کوردستانە ڕێژەیەکی تایبەت لە هەموو شەریحەکان چه ئەندازیار بێ چه خەڵکانی نووسری تایبەت بێ و پێوەری تەمەن و پێوەری کۆمەڵی بابەت هەیە ئەم خەڵکانە نەگرێتەوە چونکە ئێمە خەڵکانێکمان پێویستە کە خۆمان دەزانین چیە بۆ ئەم شوێنەی بۆ ئەم مۆنومنتە باشە بۆیە ئومێد دەکەن حکوومەت هێرمی کوردستان پامیکەی ئێمە بەجددی وەربگرێ و هاوکارمان بێت لەوەی کە لەسەر داخوازی مۆنومنتی هەڵەبجە کۆمەڵی خەڵکمان بۆ دابمەزرێنێ کە ئەم مۆنومنتە خۆی دەوڵەمەندە بەڵام ئێمە بتوانین هەنگاوەکانی دەوڵەمەندکردنی زیاتر بۆ پێشەوە بەرین زیاتر بە جیهانی بکەین زیاتر بۆی بکەین کە ئەم مۆنومنتە بێتە سەرچاوی مۆنومنتەکانی دیکە بێتە سەرچاوێکی جیهانی بۆ ناساندنی دۆزەڕاوەکەمان کە جنسیاتکردنی گەلی کووردە بۆیە ئومێد دەکەم لەو بابەتە حکوومەت هاوکارمان بێ ئێمە بتوانین چەند هەنگاوێک بڕێنە پێشەوە کە هاوکاری بابەتەکانی مۆنومنت ئیشەڵڵا هاوکارتانە بن و ئاوڕێکی جدی لە مۆنومنتی هەڵەبجە ئەدرێتەوە بەڵام منویسم پرسیاری ئەوش بکەم لەگەڵ پرسیارەکەی کەما لە ناو مۆنومنتی هەڵەبجە هەمومان لە نزیکە و بینیمانە هەندێک لەو جلو بەرگانە یاخودە و پاشماوانەی کە لەو سەردەمەوە ئێستا 38 ساڵە تەمەنێکی دوور و درێژە ئەبێ کاری وای بۆ بکرێت کە ژینگەیەکی لەباری هەبێ ئەمانە لە ناو نەچن بەرەو کەمبوونەوە نەڕوایتر لە کۆمەڵی بابەتی گرنگەوانی کە پسپۆڕن لەو بوارەیە چۆن ئەم شوێنانە ئەپارێزن لە ڕووی کەش و هەوا و شوێنێکی لەبارەوە و هەموو ئەو دەستنووسانی کە هەیە لەوێ لە هەمووی ڕێکەی و وێنانەی کە هەیە لەوێ هەمووی بتوانانی هیوادارین ئاوڕێکی جدی لێ بدرێتەوە بۆی کە پارێزراو بێەوە هەمووشمان هەر تاچێکمان لە هەر شوێنێکی ئەم کوردستانەوە بینەوە بۆ هەڵەبجە کە بچین سەردانی مۆنومنتکەین حەز ئەەکەین لە دەرگای دەرەوە بە سەوزایی و بە شوێنێکی گەشاوە و بە شوێنێک بێت کە هەمیشە دیار بێت و هەمیشە ئەو شوێنە بەزیندێتی هیوادارین کە ئەو شوێنە ڕوبەرێکی گەورەی بۆ دابینکراوە ئەمەش کاری لەسەر بکرێ و کەسانی بۆ دابین بکرێ کاری لەسەر بکەن با باسی چێ بکەین تا چەند ئێستا بینی ساڵ بە ساڵ چەندین کەس چەندین کوڕ چەندین کچ لە شوێنە جیاوازەکان ئەگەڕێنەوە کە ئەمانە پیانەڵی مناڵەون بۆکانی هەڵەبجە یاخود ئەمانە ڕۆنەوە ناو کەس و کاریان لە دوای ئەوەی کە پشکنینیان بۆ کرێت و دوجارە چنۆ ناو خێزانی خۆیان هەندێکیان خێزانیشان نەما بەڵێ هەندێکیشان لەوانەیە کەس و کاریشیان نەما بێت ڕۆحیان شاد بێت ئێوەکو مۆنومنتی خۆتان وەکو مۆنومنتی هەڵەبجە تا چەند کارتان کردووە لەسەر کەیسی ون بووەکان لەوانەیە هەندێک خێزان هەیە لە نێو ماڵەکەی خۆیان وێنەی ئەو مناڵانەی خۆی هەبێ ئەگەر بیهێنێ بۆ ئێوە جارێکی تر شێوازێکی تر کاری لەسەر بکەن هەم بەوەی کە وێنەکان بڵاوکەن و وێبسایتێکی تایبەتی خۆتانە لە هەر ناوچێک بێ ئێستا تەکنەلۆژیا چۆتە ناو هەموو جیهانەوە توانی کار لەسەرم بابەتەکەین وە کاری کردن لەسەر مناڵەون بۆکان چۆنە لە ئێستایا و چۆن هەوڵەکان چڕکراوەتەوە بەڵێ سپاس بە پرسیارەکەت پرسیارێکی بەبایەخە دیارە بەداخەوە لێکەوتەکانی چیمەوارانکردنی شاری هەڵەبجە چەندین لێکەوتنی چێ لەو لێکەوتانە بوونی بریندارانی چێشیمیاوێ و لێکەوتەیەکی دیکە بوونی کەیسێکی تایبەتە کە کەیسی منداڵانی ونم چیمەوارانکردنی شاری هەڵەبجەیە دیارە ئەمە کەیسەکە بەداخەوە 38 ساڵ تێپەڕێ بەسەریا لەم کەیسەدا ئەوەی تاوەکو ئێستا لە دادگای بەرای هەڵەبجە تۆمار کراوە 178 منداڵ تۆمار کراوە کە منداڵی ون بوون کە 73 خێزان تەبەنی ئەم 178 منداڵە دەکەن خێزان هەیە منداڵێکی ون بووە خێزانەیە 3 منداڵ 4 منداڵی ون بووە کە دەڵێن منداڵ واتە خوار 18 ساڵ ئەجینا خەڵکانی دیکەمان زۆرە کە لەسەر 18 ساڵ ون بوون و کەس نازانێت لە شوێنی ون بوون وە یاخود گۆڕیان لەکوێ دێ کەوتێت شوێنێکەوە بەداخەوە ئەم کەیسە کەیسێکی زیندووە لە ڕابردوو لە ساڵی 2010 کە کاری لەسەر کراوە یەکێک لە منداڵەکان دۆزرایەوە لە پاش 22 ساڵ لە ونبوونی گەڕایەوە ئامێزی کە سوکاری لە ڕێگەی شکاری DNA پێشکەش بە خانوادگی کرایەوە لە دوای دۆزینەوەی ئەم منداڵە چۆن بڵی ومێدەکان زیاتر بوون لە لای کە سوکاری شەیدانە و لەسەر ئەم بابەتە با بڵێن ئیشی زیاتر کرا
بۆ خۆم کە من لە هاتوومەتە مۆنومنتی هەڵەبجە لە ڕابردوو کە وەک فرانبەر لێرە کارم کردووە کە خاوەنی یەکێک لە منداڵەوەنبەکانی هەڵەبجن کە خوشتی خۆمە لە ڕاستیا خەمی دۆزینەوەی خوشکی خۆم بە جۆرە جۆرەکان کردم بە کتێبێک کتێبەکە ژیاننامەی 42 منداڵی ونبووی تێدا بوو کە و کاتە لە ساڵ 2013 من ئەم کتێبەم نووسی تەنها 42 منداڵ لە لای من تۆمار کرابوون وەکو ئەوی کە وەکو یەکەم کەیس وەکو یەکەم دۆکۆمنت کە بکرێتە سەر بکرێ بە کتێب و بڵاو بکرێتەوە ژیاننامە 42 منداڵ بوون ئەمە ئەو منداڵانە بوون کە شاید حاڵ هەبوو لەسەران کە لە وڵاتی ئێران بە جۆرە جۆرەکان لە خێزانەکانیان دابڕاون یاخود دایان بڕاندون لە خێزانەکانیان نەدۆزراونەتەوە وەکو دۆکمنت ئەو یەکەم دۆکمنت بوو کە کاری لەسەر کراوە بە ناوی کتێبی منداڵەوەکان لە هەڵەبجە لە ساڵ 2013 بڵاو بوویەوە دواتر خۆشبەختانە دادگای بەرای هەڵەبجە هاتە پێشەوە دۆستەکان کەمە بوون بە یاسایی و لە ساڵی 2012 بۆ یەکەم جار کەسی منداڵی ون بوو لە ناو مۆنومنتی هەڵەبجە مەراسیمی بۆ ڕێکخرا لەو ڕۆژەوە هەموو ساڵێک لە 25 هەموو ساڵێک ڕۆژی ونبوانی منداڵانی ونبووی هەڵەبجە و ونبوانی گیان لە مۆنومنتی هەڵەبجە بەس ڕادەگیرە و فەرامۆشمان نەکردووە ئەمە کەیسێکی زۆر گرنگە کەیسێکی زۆر مرۆییە کەیسێکی زۆر تایبەتە بۆ یەک گرنگە کە لە ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان ئیشی لەسەر کردووە کە ئێستا بۆردەکەی لە وەزارەتی شەهیدان بە ناوی بۆردی ونبووان ئەم بۆردە یەک دوو کۆبوونەوەی هەبووە لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ وەزارەتی خارجی ئێرانە گرنگە زیاتر ئیشی لەسەر بکرێت چونکە هەردوو دەوڵەت هاتوونەتە ناو ئەم کەیسەوە چونکە لە ڕابردوو ئەگەر ئێران لە ڕووی مرۆیی هاوکاری هەڵەبجەکانی کردبێ ئێستا لە ڕووی سیاسی و پێویستی بۆ یەکەم کەیسی یەکلایی بێتەوە لە ڕاستیان لە ڕووی قانونی و لەگەڵ یەکلایی کرێتەوە چونکە ئەگەر ئەو وەکوتم هاوکاری مرۆیی کردبێ ئێستا پێویست لە ڕووی سیاسیەوە تەڵەبی لێ بکرێ بۆی ئەم کەیسی یەکلایی بکرێتەوە کە خۆشیان هاتوونەتە پێشەوە بۆ یەکلایکردنەوەی ئەم کەیسە بەڵام بەداخەوە ئەو زروفە ناوچەی هات پێشەوە ڕەنگە ئیمساڵ نەتوانێت هیچ کۆبوونەوەیەک لەسەر ئەو بابەتە بکرێ بەڵام دەبێت ئەم کەیسە فرامۆژ نەکە لە ڕاستیە 73 خێزان چاوەڕێی منداڵەکانیان 38 ساڵ تەمەنێکی زۆرە ڕۆژانێک و ساڵانێکی ناخۆشیان تێپەڕاندووە کە سوکاری منداڵانی ونوویچێوانەکردنی شاری هەڵەبجە لە چاوەڕانی منداڵەکانیانە تەنها مەگەر خۆیان و خی گەورە بتوانێت سەبریاندا کەوەی کە ئەم چاوەڕانیان چەندە سەختە بۆوان بۆ دۆزینەوەی منداڵەکانیان بۆ یەک گرنگە خەمێک جددی لەم بابەتە بخورێ بە ڕێژەی زۆری کە سوکاری سەربەرزی شەیدان تەمەنیشان هەڵکشاوە کە لە چاوەڕانی منداڵەکانیانان بۆ ئەوەی خوا نەخواسە پێش وەفاتی یەکێک لە وارسی شەیدەکانیان بە ئاهوو چۆن بڵێ نزولەی نەبوونی منداڵەکانیان سەر نەنێنەوە بۆ یەک گرنگە باخی تایبەت بم بابەتە بدرێ ئەگەر لەسەر ئەوەی کە دۆکمنت کراوە باشە کە ئێمە توانیمان دۆکمنتی بکەین بەڵام گرنگە لە ڕۆی ئینسانێکەوە ئێمە ئیشی لەسەر بکەین ئەگەر چۆن بڵێ بۆ زیاتر دەوڵەمەندکردنی کەیسی جنۆسایدکردنی گەلی کورد لە ڕاستی ئەمە کەیسێکی زۆر زیندووە کەیسێکی حەیە بۆ ئەوەی ئێمە فەرامۆشی نەکەین و سوودیشی لێ ببینین ئەگەر بۆ بە دڵخۆشی کە سوکاری شەیدانیش بێ و دواتر سوودە گشتەکەی بۆ کەیسی جنۆسایدکردنی گەلی کوردە. جا کاک محەممەد لە درێژەی هەوڵەکانتان و خزمەتەکانتان دانێ ئێستا بۆ خۆت هەندێک پێشنیارت هەبێت ئەبێت مۆنومنتی هەڵەبجە چۆن بەشەکانی زیاد بکرێت یان بۆ نمونە چۆن ئەتوانێت زیاتر خزمەت بکات بەوەی کە ویژدانێکی تەنانەت نێودەوڵەتی لەسەر ئەم بابەتە بەوروژێنرێت چون ئێوە ساڵانە هەندێک گەشتیارتان هەیە هەندێک میوانتان هەیە سەردانی مۆنومنتەکەکەن کە بیانین یان تەنانەت نوێنەری سیاسی وڵاتانن بۆ نمونە لا دوایە کردنەوەی بەشێکی سینەما لا دوایە دانانی داتاشۆیەک بۆەوەی کە هەندێک لە ڤیددیۆکان ڕۆژانە بڕوات ئەمانە تا چەند ئەتوانێت ئەوەندەی تر کارتێکەرتر بکات گەیاندنی پەیامی ئەم مۆنۆمنتە. سواز بۆ پرسیارەکەت بەتەکید ئەو شتانەی کە جەنابەت باس کرد هەمویان گرنگی خۆیان هەیە لە مۆنومنتی هەڵەبجە تەکید ئەبێ بەیاق بۆ بابەتانە بدرێ ئێمە پلانکی حکوومەت هەرێمی کوردستان هەیە کە بەداخەوە وا باز دەکەم ئێمە لە دو ساڵ ڕابردوو چاوەڕێ بوون ئەم پلانە بچێتە بوارە جێبەجێکردن بەڵام تاوەکو ئێستا نەچێتە بوارە جێبەجێکردنەوە بۆی ئەم مۆنومنتە دووبارە دروست بکرێتەوە و قەبارەی گەورەتری پێ بدرێەوە هۆڵی فراوانتری بۆ دروست بکرێت بودجەیەکی بۆ تەرخان کراوە بۆ ماسەر پلانەکەی تاوەکو ئێستا لە وەزارەتی داراییە ئەمەوانوا بوو ئەم پێشانزێسی ئێمە ئەوە لە وەزارەتی دارایی دەرچێ وەڵام بەداخەوە تاوەکو ئێستا دەرنەچۆ بۆی ئێمە بچینە قۆناغی دواتر دروستکردنی مۆنومنتەکە کە ئومێد دەکەین ساڵانێکی دوور نەخایەنێ ئەم مۆنومنتە کە ئەو پرۆژەی ئێمە تەقدیمی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردو ئەتوانم بڵێم ئەگەر دروست بکرێت دەبێتە مۆنومنتێکی جیهانی و هەموو ئەو بابەتانی بەڕستان باستان کرد بەیاخی پێدرا و جێگای دەکرێتەوە بەڵام لێرەوە تەڵەب دەکەم دووبارە لە حکوومەتی هەرێمی کوردستان مۆنومنتی هەڵەبجە کە چاوی ناساندنی کۆی تاوانکاریەکانی گەلی کووردە
بە هەمان شێوە چاوی جوانیشاندانی شاری هەڵەبجە و جوانیشاندانی هەموو کار و کردەوەکانی حکوومەت هەرێمی کوردستانە بە هەموو ئەو کەس و لایەن و وەفدە دەرەکیانی کە دێنە ئێرە ئێمە پەیامی ئاشتی خوازانی گەلی کورد و حکوومەت هەرێمی کوردستان لێرەوە دەگەێنین دەبێت ئەم مۆنومنتە بەیاخی تایبەتی پێ بدرێ و چۆن بڵێ بە شێوەیەک بێ کە ئەو کەسێک کە سەردانی ئێرە دەکات لە ڕاستیە کۆمنتی باش بەجێ بێڵێ لەوەی کە خوانەخواستەکەم تەرخەمیەک و نقصانەی لە ناو مۆنومنتی هەڵەبجە نەبێ چونکە ئەم مۆنومنتە ئەوە 23 ساڵ تقریبان تەمەنێتی لە ڕووی بیناوە لە ڕاستیە بینایەکی ماندووە کۆمەڵێک گرفتمان هەیە کە ئەم گرفتانش ئەگەر بەدەمێنە من ڕەنگە خراپتر بچێ بۆی ئومێد دەکەین ئەو پلانەی کە حکوومەت هەرێمی کوردستان هەیەی بە زووی جێبەجێ بکرێ و چونکە دانی 5,000 شهید لە شارێکا و شهیدبوونی 5,000 مرۆڤی بێتاوان لە شارێکا کە ئێستا مۆنومنتێکی بۆ لیزکرا و ناسنامێن 5,000 شهیدەیە دەبێت بەیاخی تایبەتی پێدرێ کەشایانی ئەو 5,000 قوربانی و بکەشانی ئەو ناسانی ئەو تاوانکاریە بێت چونکە لە ڕاستیە وەکو گەلی کورد پێویستمان بۆ مۆنومنتەیە کە گەورە و فراوان بێ بۆ ئەوەی ئێمە بتوانین لە ئاست هەموو ئەو پرسیارانین کە لە خەڵکانی بیانی و لێمان دەکرێت لەسەر کەسی ژنۆسایدگەری گەلی کورد کە ئێمە بتوانین بە فراوانیەوە هەموو پەیامەکانمان بگەێنین بە دەوڵەمەندی هەموو پەیامەکانمان بگەێنین بە هیوای ئەوەی کە هەمیشام خزمەتانە بەردەوام بێت و بتوانێت ئەمەش لە پێناوی مۆنومنتی هەڵەبجە و هەڵەبجەی ئازیز و هەڵەبجەیەکانی شابێ بۆی کە بتوانن زیاتر خزمەتی ئەو ناوچەیە بکرێ و ئەمەش ببێتە بەشێکی گرنگ و هیوادارین ئەمەش داوایە کە بۆ جەناب و تەواوی ئەو کارمەندانەشی کە لەناو مۆنومنتی هەڵەبجە کارەکەن و ئەو کەسانەشی کە خاوەن بڕیارن لە پارێزگای هەڵەبجە هەمیشە ئەم پەیامیان پێ بگا کە ئەیانەوێت هەڵەبجە جارێکی تر ئاوەدانیکی تر بەخۆیەوە ببینێتەوە و قەرەبووی تەواوی کەسوکاری تەواوی قوربانیان بکرێ و لە ڕووی ڕێگاوبان و لە ڕووی خانوبەرە و لە ڕووی پێداویستیەکانەوە جارێکی تر ئاوڕێکی جدیان لێ بدرێتەوە و لە ڕووی پێداویستیە تەندروستیەکانەوە کە بابەتێکی زۆر گرنگە بۆ تەواوی ئەو کەسوکارانەی کە هەتا ئێستش بەرکەوتنیان هەیە و ناتوانن ئەو کەسانە بەرنەدەرەوەی وڵات بتوانن لە نزیکەوە ئەو چارەسەرانەیان بۆ بەردەست بێت و لە ڕووی ونبووەکانی شۆ ئیشەڵڵا هەنگاوی باشتن برێ بۆی کە هەر خێزانێک مناڵێکی لە هەر جێگەیەکە و هەستەکات ماوە یاخود ئەگەڕێتەوە کاری باشتر و باشتری لەسەر کرێ و دوایین خاڵیش ڕووە یاسایەکەیە کامە بابەتێکە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و ئاستی عراقیش ئەم کەیسە بە دادگای نێودەوڵەتی هەمیشە کاری لەسەر بکرێت. دووبارە سپاس بۆ تۆ کاک محەممەد کە بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە پارێزگای هەڵەبجەی خۆشەویستەوە لەگەڵمانە بوویت. سپاس بۆ تۆ. بەردەوامە بین.